لە ئەمریکاش وەک زۆر شوێنی تری جیهان بۆ موسڵمانەکان ڕەمەزانی سەردەمی کۆرۆناڤایرۆس جیاوازترە لە ڕابردوو. ڕەمەزانێکی بێمزگەوت و تەراویح و دوور لەو ئەرکە ئاینیانەی لە مزگەوت بەڕێوە دەچێت. ڕەمەزان ڕاهاتوین کە ئەو 29 ڕۆژەی مانگی ڕەمەزان هاتوچۆی مزگەوت بە بەردەوامی بکەین، ئینسان بەیەک کە خەڵکێکی زۆر ببینێ بەیەکەوە بەرمانگ بکەینەوە لێرە و تەراویح بەیەکەوە بکرێ. دیارە نەبوونی ئەمانە هەمووی شتێکی زۆر گرانە بۆ ئینسانێکی ئیماندار و حەزەکەین یعنی بە زووترین کات بکرێتەوە. بازارەکان پڕ بووە لەو خواردەمەنی و شیرینیانەی سەر سفرەی بەربانگی پێدەڕازێنرێتەوە. لە ئەمریکاش هەموو خواردەمەنیەک دەسەکەوێت. سفرەخوانی ئەم ماڵە کوردەی شاری هارسنبرگ هاوشێوەی کوردستانە، وەلێ لە مزگەوتەوە گوێبیستی بانگ نابن و ڕۆژۆکانیان دەشکێنن. جیاوازیێرە لە کوردستان بانگ ئەدرێتن لە مزگەوتەکان بە بڵندگۆیەکان گوێ لە سەدای بانگ ئەبێتن، بەڵام لێرە ئەوە نییە، گوێ لێ نابێ. لێرە بێت چاوەڕی تەلەفۆنەکە بەدەستێەوە سەیری کاتەکەی کەی کاتی بەربانگە و لەگەر کاتەکات و ڕۆژۆکە دەشکێنی. لە مانگی ڕەمەزان ئەرکەکە بۆ خانمان قورستریش بێت. جیاوازی زۆر زۆرە لەبەرەوەی بە زمانی و بە ڕۆژوو تۆ دەبێت خواردن حاضر بکەیتووە لەگەڵ ئەوەی کە گوێت لە دەنگی بانگە بێت ڕۆژوو ئەشکێنێت و دەبێت سفرە ئامادە بێت. بەڕاستی هەرچەندە ئەگەر زەحمەتیش بێت لەبەرەوەی مانگەکە پڕە لە خێر و خۆشی مانگی بەرەکەتە، زۆر دڵخۆشین بە هاتنی ئەو مانگە. پیرۆز بێ لە هەموو موسڵمانان لە هەر کوێیەکی ئەم دنیاە بن. ئەمریکا وڵاتێکی فرە کلتور و ئاینە. هەموو بەجێهێنانی ئایشی ئاینی پرسیارە بۆ کۆمەڵگایەکی دەوڵەمەند و فرەیی. چۆن من دەبینن تووشی سەرسوورمان دەبن کە دەڵێم هەموو ڕۆژەکە ئەو ناخۆمەوە یان هیچ خواردنێکی تر ناخۆین، بەڵام وەک پرسیاری تر لەلام ئاساییە هەموو کەس ئازادە. خەڵق هەن بۆ دابەزینی کێش یان لەبەر گرفتی تەندروستی وەک ئەوە وایە بە ڕۆژوو بن. پێشتر کریستیانەکان بۆنەی ڕۆژی قیامەتیان لە ماڵەکانیان بەڕێکرد. ئێستا نۆرەی مانگی ڕەمەزانی موسڵمانەکانە کە کۆرۆناڤایرۆس لە ماڵەوە هێشتوونیێتەوە. ڕەمەزانێک بەبێ مزگەوت و ماڵی خوا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلاتی ڤێرجینیا.